سڵاو بنەرانی ویسەرانی ئەزیز، من شەنگ خەلیلم لە پۆدکاستی نوژارۆ لەگەڵتانم. ئابتەم هەفتاوەیمان دەربارەی نەخۆشیەکانی هەرسکردنە لە مناڵانە بە میوانداری دکتۆرە گەشبینکاوە، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان. زۆر بەخێربێت دکتۆرەکان. بەژێ دکتۆرە زۆر سپاس. زۆر خۆشحاڵم کە لەگەڵمانە ئامادەی. منیش خۆشحاڵ بووم. سپاس. دکتۆرە سەرەتا بۆ دەست پێ بکەین لە ڕووی زانستیەوە لە زانستی پزیشکیا چۆن پێناسەی سکچوونەکەن و ئایا دایکوڵاوەکان چۆن بزانن کە مناڵەکەیان تووشی سکچوون بووە؟ بەڵێ. لە ڕووی زانستیەوە کاتی ئەڵێن کە مناڵێک سکچوونی هەیە ئەگەر لە 3 جار زیاتر لە ڕۆژەکە پیسایی بکە و پیساییەکەی شل بوو بێتەوانێ و هەروەها ئەگەر خوێن و لینجایی تیابێ و ئەمە ئەکرێت با بڵێن بەراورد بکرێت هەم شلیەکەی هەم ژمارەی جارەکان کە پیسایەکەکە بە جاری کاتی ئاسایی خۆی کە زیاتر ببێت ئەمە مانای وایە کە مناڵەکە تووشی سکچوون بۆ گرفتێکی هەیە لە ڕووی ڕخۆڵەکانیەوە. دکتۆرەگە باس لە هۆکارەکان بکەین، باوترین هۆکارەکان چین بووی کە مناڵێک تووشی سکچوون بێت؟ بەڵێ. زۆربەی هۆکارەکان بە تایبەتی لە وەرزی هاویندا هۆکارە گوازراوەکانن کە بەهۆی پەتای ڤایرۆسی و بەکتریاوە توش ئەبێ. یەکێ لە هەرە باوترین ڤایرۆسەکان کە سکچوون دروستەکە لە وەرزی هاوینە ڤایرۆسی ڕۆتایە کە ئەم ڤایرۆسە سکچوونێکی زۆر دروستەکە لە مناڵەکانە ئازاری سک و هەندێک جارتایەکی کە مۆڕشانەوەش ڕەنگە لەگەڵ سکچوونەکەی دروست بکات. هەندێک هۆکاری ترمان هەیە کە هۆکاری بەکتریایە یاخود هۆکاری مشەخۆرەکانە. هەندێک جار بەکتریاکان ڕەنگە لە ناو ئاوی مەلەوانگە یاخود ئەو شوێنانەی کە دروستکراوە بۆ یاریکردن و ئاوی تایە کە مناڵانە چنە ناوی ئەوانێ یاخود بەهۆی خواردنەوە بێ. خواردنەکەش بۆ شێوازی کە ئەگەر خواردنەکە بە باشی هەڵنەگیرا بێت یاخود بەهۆی بەرکەوتنی کەسێکە خۆی نەخۆشیەکی هەیە واتە بەکتریایەکە لە ڕێگەی لیک و لە ڕێگەی پیساییەوە بگەزرێتەوە بۆ سەر ئەو خواردنە ئەمە بێتە هۆی توشبوون کە پێ دەوترێت ژەهرایی بوون بە خواردن و یاخود ئەگەر خواردنەکە بە پاکیش ئامادەکرا بێ. بەڵام ئەگەر لە کاتێکی زۆر بۆ نمونە کاتژمێر زیاتر لە پلەی گەرمی ژوورادا بنرێت بە تایبەتی لە وەرزی هاوین و گەرمایە دوای ئەوە بخورێت ئەمە بێتەوەی ئەوی کە بەکتریایەکی زۆر لەسەری گەشە بکە ئەو تۆکسین و ئەو مادە ژەهرایانەی کە لە بەکتریاکانەوە دەرەچن مناڵەکە تووشی سکچوون و شانەوەکە. دکتۆرە زۆر کات باس لە پەتای کۆلێراکەن و کەیجێ لە نیشانەکانی سکچوونە گرنگە بەلامانە پێوان بڵێ چۆن دایکوڵاوەکان مناڵەکانیان لە پەتای کۆلێرا بپارێزن. بەڵێ. وەکو وەزانین کۆلێرا نەخۆشیەکە کە بە تایبەتی لە هاوینانە بڵاو بێتەوە سکچوونێکی تا ڕادێک مەترسیدار دروستەکە بە تایبەتی لە هەم مناڵ و هەم گەورەشدا چونکە سکچوونەکەی زۆر زیاترە و لە ڕۆژەکەی چەند جارێکی زۆر مناڵەکە سکی ئەچێت و ئەو ئاواگەر بە زووی جێگرەوەی بۆ نەکرێ ڕەنگە بێتە هۆی لە خستنی گورچیلەکان و تەنانەت مردنیش. کۆلێرا بە بەشێکی زۆر بە ڕێگی ئاو ئەگوێزرێتەوەی ئەگەر سەرچاوی ئاوی ناوچەیەک پیس ببێت و تێکەڵی با بڵێن پاشەڕۆی زێرا بوو ئەو شتانە ببێت ئەبێت هۆی کە کۆلێرا زۆر بە ئاسانی لە ناوچێکی بەرفراوانە بڵاو ببێتەوانێ و مەترسی لەسەر مناڵ و گەورەکانیش پێکمان دروست بکات. دکتۆرە چۆن باس لە سکچوونی درێژخایەنەکەن چۆن پێناسەیەکەن؟ بەڵێ. سکچوونی درێژخایەن کاتێ پێناساکرێت کە مناڵەکە زیاتر لە 4 هەفتە بێ سکچوونی هەبێت و بە شێوەی پێشووتریش ئەگەر لە ڕۆژێکە 3 جار زیاتر پیسایی بکە و پیساییەکی شل بێ یاخود بڕێکی زۆر ئاوی تیابێت یاخود بەراورد بە پێشووتری زۆرتر شل بوو بێتەوە یاخود خوێن و لینجایی تیابێت. زۆر بێجارەکان هۆکاری ئەم جۆرە سکچوونە کە پێوترێ سکچوونی درێژخایەن لە دوای سکچوونە کتوپڕەکانەوەی کە بەهۆی توشبوون بە بەکتریا و ڤایرۆسەکانەوە ڕوادات بە تایبەتی لەو مناڵانەیە کە خۆراکی سەرەکیان شیرەوەتەوە مناڵانێک کە تەنها شیر ئەخۆن ئەگەر بە باشی چارەسەر نەکرێت و یاخود جۆری شیرەکەی بۆ نەگۆڕێ بە شیرێکە لەگەڵ کاتی سکچوونەکەیە یارمەتی باز و چاک بێتەوە کاتە تووشی ئەو حاڵەتە بکە پێوترێ هەستیاری لاکتۆز یاخود هەرز نەکردنی لاکتۆز. ئەمیش بەهۆی ئەوە ڕوادات کە ئێمە لە شیرە جۆرێ لە شەکرمان هەیە پێوترێ لاکتۆز. کاتێکە مناڵێک پەتایەکی سکچوونەگرێ ڕخۆڵەکانی تا ڕادێک ئازێتی ئەگات و لە ڕخۆڵەکانی ناتوانرێ ئەو ئەنزیمە دەربکە کە پێوترێ لاکتەیز واتە هەرسی شەکری لاکتۆزەکە. بۆ ئەمە لە کوردی خۆمانە لە نەخۆشەوە باوە پێوترێ ڕخۆڵە لووس بوون واتە ڕخۆڵەکانی ناتوانێت و ئەنزیمە دەرکە و باشی هەرسی بکە بۆیە سکچوونێکی درێژخایەن ئەگرێت هەتا وەکو ئەو کاتێک کە بە سروشتی ڕخۆڵەکان دەتوانێت چاک بێتەوە یاخود ئەگەر مناڵەکە لە کاتی گونجاوە شیرێکی تایبەتی بۆ بەکاربهێنرێت کە پێوترێ شیری LF لاکتۆز فری واتە لاکتۆزی تیانە
ئەو کاتە تا ڕادێکی باش چاکە بێتەوە و هەندێک هۆکاری تریشمان هەیە بێگومان هەر بۆ سکچوونی درێژخایەن. چۆن ڕێگربین لەوەی کە ئەو مناڵە تووشی هەستیاری بە لاکتۆز نەبێت لە کاتی کە تووشی سکچوونە بن؟ بەڵێ زۆر گرنگە هەر لە سەرتاوە کە مناڵێکی بچوو کاتێکە بەتەواتی شیر ئەخوات یاخود لە ڕۆژگا چەند جارێکی زۆر شیر ئەخوات پێویستە کات شیرێکی بۆ بگۆڕێ بە شیرێکی بەبێ لاکتۆز واتە پێوترێ LF لاکتۆز فری. ئەم جۆرە شیرە ئەو شەکری کە پێوترێ لاکتۆز لی دەرهێنراوە جێگیری کراوە توانێ بە جۆرێکی ترکە هەرسی مناڵەکە ئاسانەکە و ناهێڵە ئەو گرفتەی کە ئەزەتی ڕخۆڵەکانی ئەیاتوە کاکە ئەو لاکتۆزە لە ڕخۆڵەکانە بمێنێتەوە سکچوونێکی درێژخایەن دروستکە بمێنێتەوە و لە هەمان کاتیشە ئەمە پێویستەکە بۆ ماوەی 2 هەفتە بەردەوام بێ. ئەگەر هەندێک جار هەندێک مناڵە بینین 2 هەفتەکە کە بەکاری ناوە دەستەکاتەوە بە شیری ئاسایی کەمێک سکچوون دەست بێکاتەوە توانین تا 4 هەفتەش واتە 2 بۆ 4 هەفتە لەسەر و جۆرە شیرە بەردەوام بین. ئەمە واکات کە یارمەتی مناڵەکە بە ئەو دایکانش کە شیر خوانێن بە مناڵەکانیان ئەتوانن جێگرەوەی هەیە کە وەکو حەبێک وایە ئەگیرێتەوانێ و ئەیدرێ بە مناڵەکە ئەمیش جێگەی و ئەنزیمە ئەگرێتەوە و هەرسی مناڵەکە ئاسانەکات. بۆیە لەم حاڵەتانەیە کە مناڵ بەتەواتی شیر ئەخوا باشتر وایە کە هەر لە سەرەتاوە کە مناڵەکە تووشی سکچوون بوو دایکەکە خۆی بۆی بکا بە شیرێکی LF و دوێش بەس چارەسەرەکانی ترەکەین. دکتۆرە هۆکارەکانی سکچوونی درێژخایەن جگە لە هەستیاری لاکتۆز چین؟ بەڵێ ئێمە چەند هۆکارێکی تریشمان هەیە کە بێتە هۆی ئەگەر یەکەم جار باسی هۆکارە نەخۆشیەکان بکەین وەکو نەخۆشی ستیلیەک یاخود هەستیاری گەنموجۆ کە پێی ئەوترێت. ئەم نەخۆشانە سکچوونێکی درێژخایەنیان هەیە کە ڕەنگە پەیوەندی بە هیچ نەخۆشیەک و هیچ پەتایەکۆ نەبوو بێ بەڵام مناڵەکە خۆی هەر لە سەرەتای تەمەنیەوانەیە جۆرە سکچوونێکی هەیە ڕۆژانە چەند جارێکی زۆر پیسایی ئەکا پیسایەکەی هەندێک جار لێنجایی تایە هەندێک جار ڕەنگە خوێنی تیا بێ و لەگەڵ ئەوەشان مناڵەکە سکی ئاوسێ ناڕەحەتە هەندێک جار خواردنیشیان باشە بەڵام مناڵەکە وەزنی باش زیانە کات و بەرەو لاوازی ئەچێت. ئەمە ئەو جۆرە سکچوونە درێژخایەنەیە کە لە نەخۆشیانە دروست ئەبێت کە هەستیاریان بە گلوتین هەیە گلوتین مادەیەکە کە لە گەنموجۆیە هەیە بۆ ڕخۆڵەکان ناتوانێت هەرسی بکات و وەکو دژەتەنێک ڕوبەڕووی ئەبێتەوانێ ئەمەش بێتە هۆی گرفتی سکچوونێکی درێژخایەن کە ئەگەر زوو چارەسەر نەکرێ ئەمیش لەوانەیە بێتە هۆی لاوازی و کەمی کێش و کەم خوێنی و گرفتی ڕخۆڵەکان بۆ مناڵەکە. دکتۆر چارەسەرەکانی چین؟ چارەسەرەکانی سەرەتاییترین چارەسەری ئەوەیە کە یەکەم شتە بێ بە تەواوی دەستنیشان بکرێت بۆی دڵنیابین کە مناڵەکە ئەم نەخۆشی هەیە و نەخۆشیێکی تر نییە چونکە هەندێک جار ڕەنگە گەشتێکی تری هەبێ و ئێمە وەکو یاخود دایکێکە خۆی بڵێ نیشانەکان بناسێتەوە و چارەسەری بکە ڕەنگە دواکەوتن لە نەخۆشیە ڕاستیەکە یان ڕووبات. بەڵام ئەگەر دەستنیشان کرا کە نەخۆشی هەستیاری گەنموجۆی هەیە ئەبێ ئەو خواردنانە و هەموو ئەو با بڵێن خواردنانەکە گەنموجۆی تایە بەکار هاتووە نەیخوات مناڵەکە و جێگرەوە بێ بۆ خواردنانێکە لی نووسراوە گلوتین فری واتە گلوتینی تیانە. ئەمە یارمەتی ئەوە ئایا کە مناڵەکە ڕخۆڵەکی بەرەبەرە کۆنتترۆل ببێت و بتوانێت هەرسێکی تەندروستی هەبێت. دکتۆرە نیشانە مەترسیدارەکانی سکچوون چین؟ واتەمە بەسمەوە لە حاڵەتێکا پێویستە ڕاستەخۆ ئەم مناڵە ببرێ بۆ لای پزیشکی پسپۆڕ مناڵ؟ بەڵێ ئێمە کاتێکە مناڵێک سکچوونێکی کتۆپڕ ئەگرێت چەند نیشانێکمان هەیە کە زۆر گرنگە یەکەم شت کە لە هەمووی گرنگتر وشک بوونەوەیە ئەبێ دایکێکە زۆر چاودێری نیشانەکانی وشک بوونەوەکە. سەرەتاییترین نیشانەکان ئەوەی کە مناڵەکە دەمی و زمانی وشکە بێ کاتێکە ئەگری فرمێسکی نیە و دایکەکە هەست دەکات چاوی کەمێ بە قوڵات چوە مناڵەکە یاخود مەڵاشوی ئەو مناڵانەی کە مەڵاشویان ئێشتەکراوەی کە دەستی لێە هەستەکان نەزەمترە لە کاتی ئاسایی و لەگەڵ ئەوەشە مناڵەکە میسکردنی کەمە بێتەوانێ. هەندێک جاریان مناڵەکە زۆر خەواڵ و بێتاقەتە و بێهێزە یاخود بەعکسەوە زۆر ئەگری و بە هیچ شتی ژیر نابێتەوانێ و ناڕەحەت دیارە مناڵەکە. ئەمە یەکێکە لە ئەو نیشانانە کە بێ بە دوای بگەڕین کە بۆ وشک بوونەوە. دووەم شت ئەگەر مناڵەکە لەگەڵ سکچوونەکەشە ڕشانەوەی هەبێت واتە نەتوانێت بە خواردنی شلەمەنی و ئەو جێگرەوەی بۆ سکچوونەکەی بێت. یەخود ئەگەر مناڵەکە تایەکی بەرزی هەبێ لە 39 پلە زیاتر بێ ئەمە ڕەنگە هۆکارێکی سکچوونی هەبێ کە پێویستی بە چارەسەری زیاتر بێ و پێویستی بە بینینی پزیشکە. یاخود ئەگەر مناڵەکە ئازارێکی زۆری ناوسکی هەبێت و لەگەڵ یا دایکێکە سێرەکە پیسایەکە خوێنی تایە ئەمە هەمووی ئەو نیشانانەیە کە نیشانی ئاگادارکەرە و مەترسیە کە بە زووترین کات لە نەخۆشخانەی فریاکەوتنەکان یاخود لە یار پزیشکێک ببینرێت و چارەسەری پێویست وەرگرێت. دکتۆر بە پێچوانەوە لە کاتێکا سکچوون بێوەیە یاخود مەترسێکی ئەو تۆی نیە ئۆکرێ لە ماڵەوە چارەسەر
کاتێک کە مناڵ لە سکچوو نەگرێ ئێمە چەند ڕێگەیەک هەیە کە دایکەکە ئەتوانێت لە سەرەتایە بەکاری بهێنێ بۆ ئەوەی بتوانێت تا ڕادەیە کۆنتترۆلی بکات. ئاسادەترین ڕێگا ئەوەیە کە مناڵەکە ئەگەر ڕشانەوەی نەبێت بتوانی شلەمەنیەکانی زۆر بیتێ، بەڵام ئەبێت بشدانین کە شلەمەنیەکان بڕێکی زۆر ئاو بەتەنیا نەدرێ بە مناڵەکە، چونکەم ئاوە باڵانسی خوێەکان لەناو لەشی مناڵەکەیە ناڕێگەکە بۆیە ڕەنگە خوێەکانی یان زۆر بەرز بێتەوە یان زۆر نزم بێتەوانێ کە ئەمە هەم گرفت بۆ تەندروستی و گورچیلە و مێشکی مناڵەکە دروستەکە. دەکرێت لە پێکهاتەی ORS واتە ئەو شلەمەنیەی مغەزی کە پێوترێ بەڵام لە ڕێگەی خواردنەوە ئەدرێ بە مناڵەکە ئەمە بەکاربهێنرێت. ئەمە ڕێگەیەکی زۆر ئاسان ئەگیرێتەوانێت لە ناو ئاوێکا و لە سەلاجیا هەڵ ئەگیرێت لە ساردکەرەوەیە. هەچ کاتێکە مناڵەکە سکیچ و ئەتوانرێت با بڵێن پیاڵەیەک یاخود نیوەی پەرداخەکە بدرێ بە مناڵەکە و بەپی کێش و باڵاکەی بێگومان ئەتوانین حسابی بکەین، بەڵام بە شێوازێکی گشتی نیو پەرداخی ئەگەر بێت بۆ دروستکردنەکەی تەنها بەکاربێنین کە لە دەرمانخانەکان ئەگەر ئەوانەی دەرمانخانەکان بەکاربێنین باشتر، چونکە ئەو پێکهاتەیە هەموو پێکهاتەکانی لە پۆتاسیوم و لە سۆدیوم و لە خوێیەکان و لە شەکر با بڵێن هەمووی بە پا هەوکێشە دانراوە، بۆ ئێمە گەرمە بمانێت درستی بکەین بێکمان ڕێک دەرناسی و ڕەنگە ناڕێکیەک و گرفتێکی مناڵەکە زیاتر بکەین. بۆ گیراوەکان هەم بەردەستن لە هەموو شوێنێ، هەم نرخیشیان زۆر گونجاوە و لە هەموو شوێنە بەردەستە. ئەگەر ئەوانە بەکاربهێنرێت کە پێوترە گیراوەی ORS یاخود مغەزی، ئەمە زۆر باشە. ئێستا هەندێک جۆریشی هەیە کە خۆی هەرگیراوەیە وەکو شربەتێک وایە و بە تامی جیاوازیشەیە کە ئەمە بۆ مناڵان ئاسان ترە بەکارهێنانەکەی. بۆیە لە پێشووترا هەندێک تامەکەی ناخۆش بوو ئەو جۆرانی کە هەبوو، بەڵام جۆری تازە هەیە هەم تامی تێکراوە بۆی مناڵەکە توانێت بیخوا. ئەمە ڕێگەیەکی زۆر ئاسانە و لە نیشانەکانی تر کە سەلامەتە ئەوەیە کە دایکەکە بینێ مناڵەکە وتمانێکم شەدڕشانەوەی نییە و ئەتوانێ خواردن و خواردنەوە و لەگەڵیشیا ئەو مغەزیەی باتێ. دوم شت ئەوەیە کە مناڵەکە وەکو ئاسایی ڕۆژانی کە میز دەکات، میزکردنی کەم نەبووتەوە لەگەڵ یا مناڵەکە تایەکی زۆر بەقوتی نییە، مناڵەکە چالاکە یاری خۆیەکە هەیەت و ئەچێ لە بینەکە جارجار سکچوونێکی بۆ یەچێ بۆ توالێتوێتەوە، بەڵام ئازارێکی زۆری بۆ دروست نەکردووە. ئەمە ئەتوانرێت لە ماڵەوە چارەسەر بکرێت و لەگەڵیشیا شتێکی تری سەلامەت شروع بێڕشانەوەی. ئەگەر مناڵەکە کەمێ ڕشانەوەی هەبێ خۆ دڵتەکەڵاتنی هەبێ و حەز نەکا کە شت بخوا، ئەتوانێت وەکو تاقیکردنەوەیەک شروع بکە ڕشانەوە بەکاربهێنرێ بۆ مناڵەکە و نیو سعات ئەوەستە و دوای ئەوە خواردن و شلەمەنیەکانی ئەیاتێ. ئەگەر خواردی و کێشەی نەبوو ئەتوانێت بەردەوام بێت لە چارەسەرەکە، بەڵام ئەگەر نەیخوارد ڕشانەوەیکی زۆری هەبوو یاخۆت مناڵەکە ئەو نیشانانێک وشک بوونەوە کە باسمان کرد بە تایبەتی کەمبوونەوەی میز و بێتاقەتی و گێژی مناڵەکە یاخود تایەکی بەرز ئەگەر لی هات، یاخود ئەگەر مناڵەکە سکچوونەکەی لە 7 ڕۆژ زایاتری خایەن، ئەو کاتە بێگومانە بێ سەردای نەخۆشخانە بکە. و خاڵێکی زۆر گرنگیش ئەگەر مناڵەکە تەمەنی لە خوار 6 مانەوە بوو، لە هەموو حاڵەتەکانە باشترە پزیشک ببینێت و لە نەخۆشخانەدا چارەسەر بکرێت. دکتۆرە کاتێک کە مناڵە تووشی سکچوون بووە، ئەو خۆرەکانە چین کە باشتر وایە بۆی بەکاربهێنرێت و ئەو خۆرەکانی کە لی دوورکەونێتەوە؟ بەڵێ زۆر گرنگە یان دایکان ئەوە بزانن کە ئێمە چەند شتێک هەیە کە ناببین بە مناڵەکە لە کاتی سکچوونەکە، بە تایبەتی وەکو پێشتر وتم ئاو بەتەنیا. هەندێک جار مناڵەکەیکە لە نیشانەکانی وشکبوونەوەی کە زۆر تینوێتی زۆر ئەوێ ئەو بخواتەوە، بەڵام ناوێ بڕێکی ئەو زۆری بترێتێت چونکە ئەما بێتە هۆی تێکچوونی خۆیەکان. دووەم شت خواردنی شربەت یاخۆت بڕێکی زۆر لە میوە، بە تایبەتی و میوانی کە زۆر شیرینن، ئەمەش بە هەمان شێوە ئەو بڕەشەکری کە تایەتی ئەبێتە هۆی ئەوەی کە سکچوونەکە زیاتر بکات، چونکە ئاوێکی زۆر لەگەڵ خۆیان ڕاکێشە بۆ ناوڕخۆڵەکان و وشکبوونەوەکەی زیاتر ئەکات. بەڵام چەند شتێک هەیە باشن. ئەو شتە باشانەش ئەوەیە کە مۆزێکێکە لە خواردنارە باشەکان، چونکە بڕێکی زۆریش پۆتاسیومێتی ئاو بۆ ڕخۆڵەکانی زۆر سوودی هەیە. دووەم شت ماست و شۆربای برنجی یاخود شۆربای مریشک یاخود هەر خواردنێکی تر کە مناڵەکە حەزی لێبێ، بەمەرجێ زۆر شیرین نەبێت، شەکریتیان نەبێتە و چەوریش نەبێ خواردنەکە. ئاسایی توانێت هەموو شتە خواردن ئاساییەکانی خۆی دەست پێ بکاتەوە و بەردەوام بێ لەسەری. و باشتریش وایە لە خواردنەوە گازیەکان بێگومان دوور بکەوێتەوە مناڵەکە بۆ ماوەی هەفتەیەک، هەتاوەکو بەتەواتی سکچوونەکە چاک ئەبێت و دوای ئەوە ئێتر هەرچ خواردنێکی ئاسایی بێ دەست پێ بکاتەوە. دکتۆرە گرفتێکی تر ئازاری سکە لە مناڵانە. پرسیارەکەم ئەوەیە کە ئازاری سک لە مناڵانە هۆکارەکەی چییە و نیشانە مەترسیدارەکانی چین؟ بەڵێ
ئازاری سگەیەکە لە باوترین کێشەکان لە مناڵانە چ بەهۆی نەخۆشیەوە بێخود بەهۆی هەندێک حاڵەتی ترۆ بێ کە ئاساییە. ئازاری سێ کاتێ دروستێ بکە مناڵەکە بەهۆی جوڵێر خۆڵەکانیەوانێ و بەهۆی گرفتێکی تەندروستی واکە کە ئازارێکی بەخۆتیە بێ هەندێک جار ئازارەکە ناوناوە هەندێک جار بەردەوامە. بۆ ئەوی کە بزانین ئایا چی بکەین باشتر وایە یەکەم شت بە پێی تەمەن ئەگەر مناڵەکە لە خۆر 5 ساڵەوە بێ و ئازاری سکی هەبێ ئازارەکە دووبارە بێتەوانێ ئەو باشتر وایە پزیشکی پسپۆر ببینێت و بەپێی پشکنین و بەپێی ئەو بینینەی پزیشکەکە خۆی چارەسەر و پشکنینی زیاتری بۆ بکە. ئەگەر مناڵ لە سەروی 6 ساڵەوە بێن دەجار جۆرە لە ئازاری بۆیە کە پێچێ بەسکیە لە پڕ مناڵەکە لە ئازارم هەیە و دوایی تۆزە چاکە بێتەوانێ ئەمە هەندێک جار پێوترە فانکشنال ئەبدۆمینال پێنواتە ئازارێکە بەهۆی ئیشکردن و بەهۆی چالاکی ڕخۆڵەکانەوەیە. کاتێ مناڵەکە کە ئەم جۆرە ئازاری بۆیە زۆربەی جارەکان ئازارەکە بەچونە توالێت باشە بێ و لەگەڵ ئەوەیە ڕەنگە هەندێک خواردن هەبێ کە مناڵەکە بیخوایە خۆت بڕێکی زۆر شیرینی بخوات ئەو جۆرە ئازاری بۆ دروست بێتەوانێ. هەندێک جاریش لە ڕوو لایەنی دەرونیەوە کاتێ مناڵەکە قەلەقە بەیان سترێسە بێ بەهۆی ئەوەی مەسەلەن شتێکی لە دایک و باوکی داوا کردو یا خۆ لەگەڵ خوشک و براکە شەڕی کردو و بێتاقەتە یا خۆت ئەگەر و مناڵانی لە مەکتەبن کاتێکە تاقیکردنەوەیان هەیە یا خۆت ئەرکێکیان هەیە کە ئەبێ جێبەجێکەن ڕەنگە هەست بە ئازارەکە بکە و مناڵەکەش ڕاستەکە بەڕاستی یعنی هەست بە ئازارەکەکە بەڵام لە دوای پشکنینەوە زانین کە هیچ حاڵەتێکی نەخۆشی نیە و هەموو شتەکانی سەلامەتە. و بۆ خاڵەکانیش کە بڵێن جێ مەترسیەکە ئەبێ ئاگاداری بین و کووتمایەکە مەگەر مناڵەکە خوارد 5 ساڵ بێ و ئەم ئازارە زوو بوو دووبارە بێتەوانێ. دووەم ئەگەر مناڵەکە ئارزوی خواردنی نەبێ و گەشەی باش نەبێ یا خودوەزنی بەرەو دابەزین بێ لە فترەیەەکە یاخۆت ئەگەر مناڵەکە سکچوونێک یان قەبزیەکی هەبێ لەگەڵ ئازارەکە یان ئەگەر دایکەکە سێرەکە هەستەکە مناڵەکە پیسایەکی خوێنی تایە خۆ لینجایی تایە یان لە مناڵی بچووکە ئەگەر سووتانەوەیکی زۆری بۆ دروست بکات ئەوانەی کە ئێشتا دایپیان پێوەیە یاخود ئەگەر ئازارەکەوا بێت کە مناڵەکە لە خەوا خەبەرکاتەوە مناڵەکە شەوە خەوە کێشینیە لە پڕ لە خەوا خەبەری بێتەوە لە ئازاری سکم هەیە ئەمە ئەو نیشانانن کە ئەبێ ببینرێت و نیشانەیەکی مەترسی و پێویست دەکات کە بە دوای هۆکارەکە بگەڕێت. دکتۆرەی دەربارەی ئاوسان و ڕقبوونی سک لە مناڵانە هۆکارەکانی ئەوانە چین؟ هەندێک جار ئاوسان و ڕقبوونی سک لە مناڵان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکەم پێکاتی جستی مناڵەکە خۆی وایە سکیان تۆزە گەورەترە و دەرپەڕیوە بۆ دەرەوە زۆربەی مناڵ بەم شێوەیە بەڵام ئەگەر مناڵەکە خۆی وانە بوو لە پڕاستەکە دایکی سکی ڕق بووە یاخۆت کە دەستی لێ زۆر ئاوساوە لە چاو پێشووترە ئەمیش چەند هۆکارێکمان هەیە هۆکارە مەترسیدارەکان مەلەوەڵەوە باس بکەین کە ئەمانە کەمترن بەڵام گرنگە دایک باوکان بیریان بێ ئەوەیە ئەگەر مناڵەکە لەگەڵ یا قەبز بێ پیسایی نەکرد بێ چەند ڕۆژێکی زۆر بێ بۆن منە سێ ڕۆژ زیاترە پیسایی نەکردووە یاخود ئەگەر مناڵەکە لەگەڵ یا هەڕشانەوەی هەیە یان لەگەڵ ڕقبوونی سک و ئاوسانەکە یا مناڵەکە ئازاری هەیە و ناڕەحەتە یاخود ئەگەر دایکە سێریەکە هەستەکە هەناستە خێرا ئەیات و هەناستی تون بووە یاخود ئەگەر مناڵەکە ڕەنی زەردە ڕەنزەردی واتە بە شێوەی زەردوی سپێنی چاوی زەرد ئەبێ و ڕەنی پێستی زەرد دەبێ یاخود مناڵەکە بێتاقەت و ڕەنی بە کوردی پێوتە سپی بووە هەستەکەی ڕەنی پێوەنەمەوە کەم خوێن دیارە ئەمە ئەو نیشانانەیە کە نیشانەی مەترسیدارە. هەندێک جار مناڵەکە ئەم نیشانانەی نییە بەڵام مناڵەکە خۆی چالاکە خواردنی باشە کێشی هیچ کەمی نەکردووە پیساییکردنی وەکو پێشووترە ئاساییە و چالاکە و هیچ ئازارێکی نییە ئەمە بێ بەهۆی ئەوە بێ کە مناڵەکە بڕێکی زۆر غازات لە ناو سکیاکۆ بۆتەوانێ ئەم غازاتش بەهۆی چەند شتێکەوە دروستە بێ یەکەم خواردنی پاقلەمەنیەکان لە مناڵە وەکو نیسکن وەکو فاسۆلی ئەمانە کە بڕێکی زۆر گاز دروستەکە بۆی ئەو فایبر و ئەو هەرسکردنەی کە لە ڕێخۆڵەکانە دروست دەبێت یاخود ئەگەر مناڵەکە بڕێکی زۆر شیرینی بخواکە ئەم شیرینی و ئەم شەکرەی کە لە شەربەت و لە شیرینیە دەستکردەکانە هەیە ئەمیش واکات کە بڕێکی زۆر گاز دروست ببێ. هەندێک مناڵمان هەیە خواردن زۆر بە خێرایی ئەخوات یاخود لە مناڵی ساوای کاتێکە شیرەخوا زۆر بە سەریعی شیرەکە خۆ ئەمە وای لێکە کە بڕێکی زۆر هەوا هەڵبمژێ لەگەڵ خواردنەکە و بچێتە ڕێخۆڵەکانیانەوە
هەندێک جاری تر پێوترێت بەکتریای ناوڕخۆڵەکان گەت مایکرۆبایۆتا واتە ئێمە لە هەموو ڕخۆڵەی مناڵ و گەورە جۆرێ لە ژینگەیەکی بەکتریایی هەیە کە ئەمە بەکتریای سوودبەخشن و یارمەتی هەرسکردنی خواردن و چەند چالاکیەکی ترێن لە ناو ڕخۆڵەکانە کاتێکە باڵانسی ئەمانە تێک بچێت ئەمە بێتە هۆی ئاوسان نووی ڕخۆڵەکان ئەمیش بۆ هۆی چەند شتێکەوە ڕۆئەدا کاتێککە مناڵێک ئەم بابەتە زۆر گرنگە بەلامەوە نەخۆشەکەوێت ئیتر نەخۆشیەکی پەتایەک بێت تایە هەڵامەتە سکچوونە هەر شتێ بێ یەکسەر دایکباوکەکە چارەسەرێکی دژە بەکتریا یعنی کە پێوتر ئەنتیبایۆتیکی تر ئەمۆکسیل بێ فلاجیل بێ شروبی شلیکەکە بێکە زۆر باوە لە ناو دایکباوکانە ئەمە کاتێکە بەکارهێنن خۆی نەخۆشەکە پێویستی بەمە نییە بەڵام کاتێک ئیخوا هەموو باڵانسی با بڵێ میکرۆبەکانی ناو ڕخۆڵەکانی تێک یا بەکتریا سوودبەخشەکانیش ئەکوژێ بۆیە جۆرە لە گازێک دروست ئەبێت و ناڕەحەتی بۆ مناڵەکە دروستەکە و ڕەنگە بێت هۆی سکچوونیش و ئاوسانی سکیشی لەگەڵیە و چەند هۆکارێکی تریشمان هەیە هەر بۆ ئاوسانی سکەکە کە بینەوە سەری ئەوەیە کە مناڵەکە با بڵێن هەرسکردنی خۆی باش نەبێ ئەو نەخۆشانی کە لە پێشترا باسمان کرد و هەستیاری گەنم و جۆ یاخۆت هەوکردنی درێژخایەن لێن ڕخۆڵەکان یاخۆت هەستیاری بە شیر هەبێت ئەمە شووا ئەکات کە ئەینەنشت مناڵەکە سکی بە ئاوسێ و غازاتی زۆری هەبێ و سکی ڕق ببێت کە پێویستەکە ئەگەر ماوەی هەفتەیە دوو هەفتە زیاتری خایەن سەردانی پزیشک بکرێت. دکتۆرە چارەسەرەکانی غازات و ئەو ئاسانی سکە چییە؟ پرسیاریشم ئەوەیە زۆر کات قەترەی غازات دەبیستم بابەتە چۆنە؟ دکتۆر ئەگەر باسی غازات بکەین بگومان لە مناڵی گەورەیە ئەو هۆکارانی کە باسمان کرد ئەگەر لای بەرین خواردنی پاقلەمانیەکان ئەگەر مناڵ لە پێی ناڕەحەت ببێت چونکە خواردنێکی یان پێکاتێکی زۆر بەسوودن بەڵام ئەگەر مناڵە پێی هەستیار بێت و غازاتی زۆری پێ بکایە خۆت شیر کاتێکە مناڵەکە لە سەروی 2 ساڵەوە و خواردنی باشە بەڵام بڕێکی زۆری شیر ئەخۆ و پێویستی نیە ئەوە بێکەم بکرێتەوە خواردنی شیرینیەکان ئەو شربەت و ئەو شیرینیانی کە لە دوکانەکان و لە مارکێتەکان مناڵ ئەیکڕێت بڕێکی زۆر شەکریتیایە ئەوانە کەم بکرێتەوانێ تا ڕادەیەک کۆنتترۆلی حاڵەتەکە کات و گرفتی بۆ دروست ناکە و لەگەڵەوەش ئەو خواردنەوەی زۆر و چالاکی مناڵەکە چونکە ئێستا بەهۆی بەکارهێنانی مۆبایل و تەلەڤیزیۆن و شاشە زیرەکەکانەوە مناڵ زۆر کەم ئەجوڵێ بڕێکی زۆری کاتەکەی بە دانیشتنەوە بەسەر ئەبات ئەو هەندێک جاریش مناڵەکە لەگەڵ ئەمەیە گرفتی قەبزی هەیە ینی مناڵەکە ئەترسێ نایوێرە بچێ بۆ توالێت ئیتر لەبەرەوە بێکە ئازاری هەبووە کە ناڕەحەتێکی بۆ لە کاتی پیساییکردنا بۆیە کوێکاتەوە و ئەی هەڵێتەوە پیسایەکە ئەمیش دەبێتە هۆی ئەوەی کە ئەو غازات و ناڕەحەتی زۆری بۆ دروستکە بۆ مۆزوعی قەتری غازاتەکە ئەمە بابەتێکە کە لە مناڵانی بچووکە زیاترە غازاتیش لە مناڵی ساوایە زۆر باوە لە تەمەنی 2 هەفتەیە و دەست پێکە بە شازێکی گشتی تاوەکو تەمەنی 3 مانگی بەردەوام ئەبێت مناڵەکە لە ڕۆژەکەیە بەلایانی کەمەوە 2 بۆ 3 ساعتێک ئەگری ناڕەحەتە مناڵەکە خۆی سوورەکاتەوە خۆی گرژەکە قاچێنێتەوە بۆ سەرەوە بۆ سەرسکی لەگەڵەوەیە یعنی دایکێکە هەشتێکی بۆکە هەستەکە ناتوانێت ژیری بکاتەوە هەندێک جار مناڵەکە لەگەڵ یاسکی ئاوسێ و غازاتێکیش دەرئەکات لەو کاتە ئەکرێت قەتری غازات بەکاربهێنرێ بەڵام باشتر وایە ئەوش بە پێی ڕێنمایی پزیشک بێت چونکە چەند جۆرێکی هەیە هەندێک لە جۆرەکان سەلامەترن بۆ مناڵان هەندێک جۆرەکانی جۆر دەرمانێکی تایە کە ڕەنگە ڕخۆڵی مناڵەکە با بڵێن هێواش بکاتەوانێ و تووشی مشکلی قەبزی و چەند گرفتێکی تری بکات یاخود ئەگەر دەرمانێکی تربێکە نەزانرایە چییە ئەو باشتر وایە نەیرێ بە مناڵەکە و یعنی لەو مناڵی ساوایە بوو گرنگە کە دایکێکە مەساجی بۆ بکە شیری کەم و زوو باتێ بۆی هەوای زیاتر هەڵنەمژێ و خۆیشی یعنی شتێکە وردە باشە بێ بۆیە دایکەکە ناوێت پێشبینی ئەو کاکە یەکسەر کە قەترەکە یان کە شتێکی گۆڕی یەکسەر چاک ببێ بەڵام وردە بەرەو باشیەتێ. دکتۆرە لە زانستی پزیشکا چۆن پێناسەی قەبزیەکەن؟ بەڵێ قەبزی کاتێ پێناس ئەکرێ ئەگەر مناڵەکە لە هەفتەیەکە 2 جار کەمتر پیسایی بکە و ئەگەر پیسایەکی ڕق بێ وشک بێ هەندێک جار پیساییەکان پارچەی بچووکە هەندێک جار بە پێچەوانەوانێ پارچەیەکی زۆر گەورە پیسایی ئەکات کە دێکواکاڵێک کە یعنی ئاویشی پیاکەین ناڕوا پیساییەکە لە توالێتە ئەمە یەکێکە لە نیشانە باوەکان کە مناڵەکە ئەیبێ و لەگەڵیشە خۆی مناڵەکە ئازاری ئەبێ لە کاتی پیساییکردنەکەیە و خوێنی تیا بێ هەندێک جار پیسایەکە یەخود ئەگەر مناڵەکە بەتایبەت ئەگەر مناڵێکی بچووک بێت هەستکەی لەگەڵ ئەوەیە کە پیسایەکەی درەندران ئەکات ناڕەحەتە شیرخوا
خواردنی باش نییە خواردنی باش نییە ئەمانە هەمووی نیشانەوەی کە مناڵەکە گرفتی قەبزی هەیە و پێویستی بە چارەسەرە. دکتۆرە دووبارە پرسمەوە نیشانە مەترسیدارەکانی چییە؟ بەڵێ نیشانە مەترسیدارەکانی قەبزی ئەوەیە کە مناڵەکە خواردنی یەکەم شت باش نەبێ بڕێکی کەم خواردن بخوات ئەگەر قەبزیەکە تازە ڕوویە بێت بۆ نمونە 3 ڕۆژ زیاتر بێ مناڵەکە هیچ پیسایی نەکردوێ لەگەڵی ئازارێکی زۆری هەبێ یاخود لە پیسایەکە خوێنی دانابێ یان مناڵەکە کێشی بەرەو دابەزین بچێت ئەوە ئەو کاتە ئەبێت پزیشک ببینێ بە تایبەتی ئەگەر قەبزیەکە تازە بوو لە 2 هەفتە زیاتری خایەن بوو ئەبێ ببینرێت و یەک خاڵە گرنگیش لە قەبزیە ئەگەر باسیکەم ئەوەیە هەندێک جار بێتگەلۆی کە مناڵەکە پیسایەکەی ڕقە و درەندرەن ئێکە هەندێک جار کەمە پیسایی شل ئەکات بۆیە دایکەکە ئەڵێ یعنی لی تێک ئەچێ ئەڵە هەندێک جار پیسایەکیش لە هەندێک جار ڕقە بەڵام خۆی لە ڕاستی ئەوەیە کاتێککە مناڵەکە زۆر پیسایەکە هێڵێتەوانێ بەهۆی ئەو گرفتە بێ کە مناڵەکە ئەترسێت و ئازاریە بۆ لە کاتی پیساییکردنا ناوێرە پیسایەکە بکە بۆیە بڕێکی تر لە ئاو لە پیسایی شل لە کۆمیەوەیتە دەرەوە کە ئیتر خۆی مناڵەکە ناتوانێت کۆنتترۆڵی بکە بۆی ئەوی کە بڕێکی زۆر پیسایی کۆ بۆتەوانێ لە هەفتەکە لەوانە یەک دووجارێک ئەو پیسایە شلە بێ کە بڕێکی کەمە یاخود جلەکانی ژێرەوەی پیسەکە مناڵەکە دایکەکە پێی ناڕەحەت بێڵێ زوو ئاگەی لە خۆینە جلەکانی پیسەکە بەڵام ئەمە هی قەبزیە درێژخایەنەکەی کە پیسەیەکی زۆر ماوەتە و ئیتر ئەو پیسایش لە لێیەتە دەرەوانی و ناتوانێت مناڵەکە کۆنتترۆلیکە. دکتۆر باسی یابەتێکی زۆر گرنگە کێمیش زۆر کار لە دایکانی ویستم کە ئەڵێ مناڵەکەم ئەترسێ ناوێرە پیسای بکە چۆن مامەڵە لەگەڵم حاڵاتەیە بکەن. بەڵێ بۆ ئەمە زۆر گرنگە بگەڕینەوە سەرەتا کاتی لێکردنەوەی دایبی زۆر گرنگە لە کاتێکی گونجاوە دایبی لێ بکرێتەوە لە مناڵ لە تەمەنی 2 ساڵی بەرەودەوە تەمەنێکی گونجاوە بۆ لێکردنەوەی دایبی بێگومان پێش ئەوە مناڵ بچووکە ئەو ڕەنگە گرفتی بۆ دروست بێ کاتێت و دایبێکی لەکەیتەوە و ناتوانێت هاوکار بێ لەگەڵ دایکەکەیە و چەند خاڵێکی ینی زۆر گرنگ هەیە لەو کاتەیە کە لە دوای تەمەنی 2 ساڵێ و دایکەکە دایبێکە لێکاتەوە یەکەم شت ئەبێ دایکەکە خۆی کاتی هەبێت و مەجای هەبێکە ئامادە بێت دایبێکە لێ بکاتەوە بۆ مناڵەکەواتە مەشغوڵ مەبێت بتوانێت زوو بەدەم مناڵەکەەوە بچێت دووەم شت ئەبێ مناڵەکە ئامادە بێ ئەویش ئەوەیە کە یەکەم شت مناڵەکە بە وشەیەک یاخود بە شێوازە بتوانێت دایکەکە تێبگەێنێ کە میزیان پیساییەت ئەمە زۆر گرنگە کە دایکە تێبگەێن چکە ئەگەر مناڵێک فێری قسە نەبوو بێ و نەتوانێت دایکەکە تێبگەێنێ گرفتی بۆ دروستە بێ. دووەم شت مناڵەکە دایکەکە هەست بکات کە پیسایی ئەکا لە ناو دایبێکە پێی ناڕەحەتێک سەرچێ بە دایکیڵە دایبێکم بگۆڕیان ئیسعاجی کردو ئاعی کردووە ئیتر مناڵەکە دایکە تێگەێنێ کە ناڕەحەتە پێی و لەگەڵ ئەوە شادی قەت بات کە بۆ ماوەیەک دایبێکی بە وشکی ئەمێنێتەوە تە زۆر زوو میز ناکە مناڵەکە یاخود هەندێک جار لەو تەمەنە لە دوای 2 ساڵەوە دایکە دیقەتەیە کە مناڵەکەی تر شەوکەی خوێنێت تاوکو بەیانی هەڵسەت و دایبێکی وشکە ئەمە کاتێکی گونجاوە و دووەم شتیش مناڵەکە لەو کاتەیە کە ئیتر دەستێکی بەلێکردنەوەی دایبێکە ئەو ڕۆژە زۆر ینی گرنگە کە مناڵەکە خۆی نەخۆش نەبێ شێوازی ماڵەکە و ینی لە ماڵەوە من بێکەوە لەگەڵ دایکەکەیە و گونجاو بێ کاتەکەی باردۆخەکە هەمووی گونجاو بێ و باشتریش وایە بەپێی زانستی پزیشکی ئەڵێگەر ینی ڕووداوێکی تازە ڕووی نابێ بۆن منە مناڵێکی تازە لە دایک نەبوو بێ لە ماڵەکەیە سترێسێکی تری نەبێکە وای لێ بکە ئەم سترێسەشی بێتە سەر بەم شێوازە لێ بکرێتەوە و گرنگە دایکەکە کە مناڵەکە ئەوێ پیسایی بکە زۆربەی جارەکان مناڵەکان خۆی ڕۆتینێکی تایبەتیە دایکەکە زانین لە چ کاتێکە مناڵەکە پیسایی ئەکە ئەگەر وانە بوو دایکەکە لە دوای هەموو نان خواردنەکەەوە مناڵەکە بەرێ لەو شوێنی توالێتەکەی کە بۆی دیاری کردووە لەوێ دانیشە بڵێ تۆزە پیسایی ئەەکەین و لەگەڵیا دایکەکە فێری بکە کە زەخت بکات ئەمە زۆر گرنگە و ئەگەر زانی مناڵەکە هاوکار نییە یاخود بە دایکەکەی ناڵەکە پیسایەکە و بە خیاڵیانە یاخود ئەترسێ لەوەی کە دایبەکە لە کاتەوە لەسەر توالێتەکە دانیشە ئەتوانێت دوای بخا 2 هەفتە یاخود مانگێ دوای بخات و دوای ئەوە دووبارە محاولی لەگەڵا بکاتەوە و زۆر لە مناڵەکە نەکرێت چونکە کاتێکە تۆ زۆری لێەکی ئەویش ئەترسێت ئەمە وای لێەکە ئەو با بڵێن حاڵەتە ناخۆشە ئەو ترسە لە مناڵەکە بمێنێتەوە بۆ دواتریش بەردەوام ئەو ترسی هەبێ لەوەی کە دایبێکە لێ کاتەوە پیسایی بکە بۆیە گرفتی قەبزێکە دروست ئەبێت و لە مناڵی گەورەشە هەندێک جار دوای ئەوەی کە ڕەنگە دایبی لێکراوەوە هیچ کێشێکی نەبوو لەو کاتەیە بەڵام هەندێک مناڵ بەهێوەی شێوازی ژیانی ئێستاوە مەشغوڵە دایمە خەرکی یا تەلەڤیزیۆنیان مۆبایلیان لە دەرەوە یاری ئەکا یاخود لە قوتابخانە یان لە شوێنێکی دەرەوەیت مناڵەکە بێزەکاتەوە ناوێ بچێتە ئەو توالێتەوە بەکاری بهێنێ ئەمە وای لێکا کە کاتێککە مناڵەکە هەست دەکا کە پیساییەت و ئەوێ بچێتە توالێتەوە خۆی بگرێت
دوایی هەستی بۆیێتەوە ئەو لەو کاتەژە هەر مەشغوڵە خۆی گرێ جارێکی تر ئەمەوە ئەکا بەرە پیسایەکە ڕق بێت و کۆ بێتەوانێ و کاتێکە مناڵەکە پیسایەکە مەجبور ئەکات و کەیتر خۆی بۆ ناگیرێ ئازارێکی زۆری ئەیە هەندێک جار قڵیشی کۆم دروستەکە خوێنی لێ لە کۆمی کە ئەمە هەم ترس هەم ئازارێکی زۆر بۆ مناڵەکە و بۆ دایکەکەش دروستەکە بۆی گرنگە یعنی ئەو مناڵانەی کە تۆزێ مەشغوڵن خۆیان زۆر داوای ئەوە ناکەن کە بچنە توالێت بیریان نییە دایکەکە بەڵێ بەلایانی کەمەوە لە ڕۆژەکە هەموو 2 ساعت جارێ بیباتە توالێت بۆ میسکردن و بۆ پیساییکردنیش باشتر وایە ئەو کاتانەی کە مناڵەکە لە ماڵەوەیە بە تایبەتی کاتی دوای ناخواردنەکان چونکە ئازانی کاتێکە مناڵ خواردنە خواتر خۆڵەکان دەست دەکەن بە جوڵە و هەستی ئەوەی بۆ یەکە پێویستەکە بچێتە توالێت بیباتە توالێتەکە دانیشی ئەگەر مناڵەکە خۆی گرفتی ئەوەی هەیە کە زۆر پیسایی ناکە و قەبزە باشتر وایە ئەگەر گوتیشی پیسایم نایە پێی بڵێت 1 دقە 2 دقە دانیشە ئەگەر پیسایەکە و نەهاو ئەنجە دوایی هەستە ئەمەوەی لێکە کە ڕۆتینێکی بەردەوامی بۆ دروست بێ کە ئیهمالی نەکات و لە کاتی خۆی بیکات چونکە ئەو مناڵانی کە قەبزیان هەیە هەم گرفتی میزکردنیشیان بۆ دروستە بێ میز زۆر ڕاگرن کە ئەویژە بێتە هۆی هەوکردنی میزەڵان و چەند گرفتێکی تر بوویان. دکتۆرە چارەسەری قەبزی چییە و پرسیارێکی زۆر گرنگ بەلام ئەوەیە دایکان زۆر کاتەچن شاف و دەرمان بەکارهێنن ئەمە تا چەندی ئاساییە؟ بەڵێ ئەگەر سکچون ببوورە ئەگەر قەبزەکە تازە بێ و مناڵەکە با بڵێن نیشانەکانی کە پێشتر باسمان کرد نیشان مەترسەکانی تیانە بێ ئاسایی ئەگەر پزیشک بینیوێتی و هیچ هۆکارێکی نییە بۆ با بڵێن قەبزیەکەی چۆکارێکی نەخۆشی نیە هیچ نیشانێکی مەترسیداری نییە و مناڵەکە سەر ڕێچارەسەرەکانی تر هەر قەبزە توانێت 3 ڕۆژ جارێ شافەکە بەکار بهێنێ گەر پیسایی نەکرد بۆ مناڵەکە ئەمە یارمەتی دەرێکتی بۆی پیسایەکە بکە بەڵام نابێت دایکەکە پشت بە تەنها شافەکە ببەستێت چەند ڕێگەیەکی تری چارەسەر هەیە کە یەکەمین شتیان ئەوەیە مناڵەکە بێوڕ لە ڕۆژەکە بڕێکی باش ئاو بخواتەوانێ زوو دایکە بیریخاتەوە کە ئاو بخوات و یاخود بتڵێکی بۆ دابنێ کە پێویستەکە لە ڕۆژەکە ئەم بتڵەتەوە تاو بکەیت ئیتر ئەو مناڵەکە ئەزانێت و ئێحمالی ناکە. دوم شت خواردنی ئەوانەیە ئەو خواردانەیە کە فایبەری زۆری تێ وەکو سەوزە و میوەکان پاقلەمەنیەکان و لەگەڵ ئەوەشە خواردنی با بڵێن بڕێکی زۆر وەکو ئاو شلەمەنیەکانیش ئێمە زۆر ڕێمایی ناکەین کە خواردنی شیرینی و شربەتەکان بدرێت بە مناڵ بەڵام ئەگەر مناڵێک زۆر گرفتی قەبزی هەبێ و ماوەکی زۆر بێ چارەسەر نەگرێت توانێ بۆ نمونە لە ڕۆژەکە 1 جار شربەتێکی پرتەقاڵی سروشتی بۆ بکە بیخوا ئەمە یارمەتی دەرە و لەگەڵ ئەوەشە شێوازیشیان وەکو وەرزشکردن یانی گرنگە مناڵەکە جوڵەی هەبێت بەلایانی کەمەوە نیو ساعت لە ڕۆژەکە جوڵێکی وەرزشی هەبێت ئیتر پاسکی لە یاریکردنە هەر شتێکە کە مناڵەکە جوڵەیەکە کات ئەمە ڕخۆڵەکانی زیاتر چالاکەکات و باشتر ئەبێت و لەگەڵ یالو خواردنانە دوور بکەوێتەوانێکە قەبزیەکە خواردنەوەی ئامادەکراوەکان یا خۆدۆ خواردنانەی کە بڕێکی زۆر مادەی پارێزەریتیایە ئەو خواردنانەی کە بە شێوازێکی گشتی تەندروست نییە. دکتۆرە کۆتا پرسیارم ئەوەیە باوترین هەڵە تێگەشتەکان چییە کە لە دایک واوکان ئەویستی و ئەتێ ڕاستیکەیتەوە و کۆتا ڕێنماوی چییە؟ بەڵێ زۆر هەڵە تێگەشتنەکان هەیە بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێ بۆ مناڵان بەتایبەتی بۆ مناڵانی بچووک ئەوەیە کە دایک و باوکەکە هەندێک جار ئەڵێ مناڵەکەم قەبزە یاخود مناڵەکەم سکچوونە بەڵام کاتێک کە پزیشکەکەی بینەوە کە پرسیاری لێ ئەەکەین و جۆری پیسایەکەوەمانە بۆمان دەرکەوێت نە قەبزی هەیە نە سکچوونی هەیە ئەمە جۆرە پیسایەکی ئاساییە بۆ مناڵی بچووک لە خواردەمەنی 1 ساڵەوە بەتایبەتی ئەگەر باسکەین ئەو پێویست ناکا کە بەداخەوە زۆربەی مناڵان یەکسەر دایک و باوکە شیرەکەی بۆ ئەگۆڕن ئەو شیرەی کە مناڵەکە بیخوا گەشەی پێی باش بێڕشانەوەی نەبێت و گرفتی هەستیاری و ئەم جۆرە گرفتانەی نەبێ باشتر وایە شیری مناڵ زۆر زوو نەگۆڕێ بەتایبەتی لە سەرەتای تەمەنەوانێت چونکە ئەمە ئازێتی ڕخۆڵەکانی ئەیات و لەگەڵ ئەوەشە کاتێک کە مناڵەکە هەستەکەی نیشانەکانی وشبوونەوەی ئیتر لێ دەرکەوتووە بێتاقەتە بەتایبەتی کاتێکە مناڵ بێدڵنگ بێت و بخەوێت دێک باوکەوە ئازانن ئیستراحەتەکات یا خۆت دایمە مناڵێکە بێدڵم بێ بەلایەنەوە ئاساییترە بۆیە ئەگەر لەو کاتیا مناڵەکە سکچوونێکی زۆری هەبوو بەڵام هەستەکەی بخۆی خەوتووە و وا دیارەکە کێشەی نییە ئازاری نیە ئەمەش یەکێکە لە نیشانەکان کە ئەبێ دایک باوکە زۆر وریابن ینی ئەو بێدڵ بوون و خەواڵویش باش نییە ئەبێت سەردانی پزیشک بکرێت و بۆ بابەتی قەبزیش لە چارەسەر زیاتر کە گرنگ بێت چونکە
زۆربەی جاردەیەک باڵکان داویت تەنها چارەسەری دەرمانی ئەەکەن شێوازی ژیانەکە یعنی تۆ ناکرێت تەنها پشت بەستی بە دەرمان و بە شاف و بۆ شروبانەکە بەکارێنرێ بۆ قەبزی ئەبێت شێوازی ژیانی مناڵەکە و ڕێککەیتەوە بە ڕێنمایی پزیشک ئەو دەرمانانێک کە بۆ دەنووسێ بەکاری بهێنی هەتا وەکو گرفتەکە بە تەواوەتی چارەسەرە بێت. زۆر سپاس دکتۆر بە زانیاریەکانە. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بشین. زۆر سپاس کە تا سەبینەر بیسەرمان بوون تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بن.